دميدي دمينايا هيدا نقول انجي طوري لبني اشكال صلقايا دوري يا رمالتونا لجيدين السمايا لبرعوس الفيد مريم بلاد الله عزيايا ولي جان قشتي ليدا كاكبر هم بونايا سركوتو بي كردستان صد صلاة لكردستان براسي خيب لقايا صلاة لكردكاني يقراهم ويبرايا ويا او كسك شربي شاوي في مان الله يا ذلي قرين يا باب الويا الو عزیزان ببورن ئێوارەکەمان ڕاستێنینەوە بە شەعر و گۆرانی سەرەتاش بە ئازاد کەلهوڕی دوو بەرهەمان پێشکەشەکە بافەرموو. شدلارکم ورا سیرانی گلان جوانا دبه گیانکم دبه سمایم گرانا شدلارکم ورا سیرانی گلان جوانا دبه گیانکم دبه سمایم گرانا سررست یاران جگر نازداران کوری دلداران نتپرستن وک جاری جاران گناهگاران جنبون ججوان همو مستن به موج جوانش قشیدایی دل تزند دردی تنیایی مسلم لنش ای دو جوانت سرخوشی با دوم گرانت سردست یاران جگری نازداران کوری دلدارانت پر
پرستم و جاری جاران گناه گوران جمهول جشوان همون استم سردست یاران جگه نازداران کوری دلداران ات پرستم و جاری جاران گناه گوران جمهول جشوان همون استم دبی گیانکم دبی سمایم میگرانه وره بانی چام وره سمایم میگرانه سردست یاران جگه نازاران کوری دلداران ات پرستم و جاری جاران گناه گوران جنبون لججوان همون مستم پشکشتم بدیم
ئازیزان بەیەکەوە پێشوازی لە کاروانی نێ ئەکەین کە بە سوپاسەوە لە زۆربەی یادەکانمانە با خۆبەخشانە لەگەڵمانەیە. با بفەرموویە کا کاروانی نەی.
ئازانویستم یەک ڕوونکردنەوە بۆ ئێوەی بەڕێز خۆشەویست بەسەر چاو ئەو برا دڵسۆزەمان کە قاوەخانەی کەلتوری فەرمانبەرانی خستە خزمەتی شاری سلێمانی و کۆمەڵی هونەری میلیەوە کە سەرور بە هەمان شێوە هاوکاری کردین بۆ دامەزرانی ڕادیۆکە ڕادیۆیەکی کلتوری بە ناوی ڕادیۆ کلتوری بابان کە لە هەفتەی داهاتوە دەست بە پەخشەکەین لەسەر فریکوێنسی 107.9 وایە لێم تێک نەچبێت 107.9 لە FM کە ڕادیۆیەکە بێت تایبەت بە هونەری میلی بە خزمەتی هونەری میلی ڕەسەن بۆ خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست سوپاسان دەکەم زۆر سوپاسی کاک سەرۆرەکەم جایەتی لێرەوە کە ئەو کەسایەتە دڵسۆزیانە دیارە بە هاوکاری برای بەڕێز و خۆشەویستمان کاک مەریوان کە ئەویش بە هەمان شێوە پشکی ئەوەی بەرکەوتووە کە هاوکاری ئەمە بێت بۆ دامەزرانی و ڕادیۆیە بەم نزیکانە سوپاس بە ئێوە ئەمی شانەی مەچووکە خۆبەخشە زۆرمان لەسەر کەس نین بەڕاستی لەبەرەوە هەندێک ناو لە لیستەکەیا بوو یەکێک لەوانە هونەرمەندی لاو ئەحمەد خەلیل داوای لێبوردنی کرد بە تەلەفۆن کەمێک لەمە پێشەبەری لە هەولێرە و بەڕێگاوە ئەگە فریامان بکەوێت لە کۆتایی بەرنامەکەش بێت لە خزمەتان نابین کاک کاروان شارەوانی با فەرمێت بۆ پێشکەشکردنی بەرگەکانی لەگەڵ گروپی هەڵپەشی نیشتیمان دیارە گروپی هەڵپەشی نیشتیمان یەکێکە لەو گروپانەی کە ئێمە شانازی پێوەکەین بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە زۆربەی کار و چالاکی خۆبەخشەکان ئێمەیە تەنان لە شار و شارۆچکەکان بەبێ بەرامبەر لەگەڵمان نابوون سوپاسیان دەکەم فقد يا سيدي من كارك